هر حزبك هر جروبك جقل لا إله إلا الله لأنه ضلي تودا شيء كيف بيتوا تو مشركي بلا إله إلا تو شريك ولا إله إلا الله برياضة هر حزبك هر جروبك كدروس ومنهجي هيا جيشي هيا بروغرامي هيا سياستي هيا هر هم يندوا إخوانك يكن لك إخوان جقلوا يبرون بروجي روني روناكا تم سقوفك الدين فروشي دنياوي سيانا قال تبا اخواتك قال تبا في غنبرك أكل منو تشهد شفران بولي أدي ما لا شرك أو يصنم دامنا ولا مالي إن الحكم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه حياتي إخوايا مجالي تعبيل وتحريف وتبديل بونية حكمي إخوايا لغير إخوان كسك داوي حكمي كردو قال طيب إخوايا كرد لقال إخوان داوي إخواي كردو كتو جيران يكي تو إخوان قبول كردو خوايا فناقر مطلوب شركة دوري يا كم خال اگر تا ئێستا خۆشەویستی هەر حیزب و گروپ و جەماعەتێک و شێخێک و دەروێشێکت لە دڵایە بە غەیری خوا کردوت بەخوا لەو دەرگەی ئەو مزگەوتە چێ دەرێ فڕیدە ئەگەر نا وەڵڵاهی نە تۆ ئامادەی نەخۆت ئامادە کردو بۆ ئەو لێقای خوای پەروەردەگار سوبحانەهو وتەعالا یەکەم خاڵتمان خۆ دوورکردن لە شرک بۆ خوای پەروەردەگار خاڵی دووەمیان ئەگەر تۆ ئامادەی بۆ لێقای خوای پەروەردەگار دوو خاڵ یا جەهەنەمە یا بەهەشتە لەوەی زیاتر تێدانی کەواتە من و تۆ لە مەسەلسیەکی زۆر زۆر گەورەی ئاگات لێ بێ ئەڵتەرناتیڤەکان دوو سێ و چوار و پێنج نین یا بەهەشت و بەختەوەری خوایە کە ئەیدا بە بەشەرەکان یا جەهەنەمە هات و هاوار و واوەیداتە یەک لەو دوانێ کەواتە ئێمە لە مەترسیاش ئەوەی کە خۆی ئامادە کردووە بۆ مردن یەک لەو خاڵانە ئەوەیە سنوورەکانی خوای پەروەردەگارە پارێزێت دخۆنی سنوورەکانی خوای پەروەردەگار ناکەوێت لە هەر وڵاتێکە ئەگە بتەوێت لە سنوورەکەی بپەڕێیتەوە شورتە و پۆلیسی سنوور هەیە کارەبا وەڵغام و مین هەیە ئەگەر بشت کوژن تۆ خوێنی خۆت حەلال کردووە چونکە تۆ بەبێ قانونی ئەو وڵاتە بەدزی هاتوویتە ناو ئەو وڵاتە سنوورت بەزاندووە خوا سنووری هەیە سنوورەکان نەبەزێنی خوای پەروەردەگارە فەرمێ لە سوورەتی ئەل-ئەحزابە ئەو پیا و ئەو ژنانەی دامێنی خوانە پارێزن دامێن پارێزتن یەکەکە لە سنوورەکانی خوای پەروەردەگار گوێت لێ نەبووە کە پێغەمبەری ئەکرم ئامۆژگاری ابن عەباسەکە یا غولام احفظ الله یحفظک ئاگا لە سنوورەکانی خوا بێ بیان پارێزە خوا ئەتپارێزێ خوا لە جەهەنەم ئەتپارێزێ ئەو دەرگە ژێر زەمینیانت لێ ناکرێتەوە سەریاندا تێ ئەپەڕی داواکارم لە ئەڵڵا خوایە ئێمە لە ئەوان ياخذ آياتي كتير لسورة التوبة خواي پروردگار فرميت اواني سنوركاني خواي پروردگار فاريز دو تجاوز ناكن اوانا قرتالي انا بيا محمد مجدب دب بروادار اوانا اهل ايمانا چند من سنوري خواه من بزان دوا چند من بي ريزي و بي ادبي من كردو برامر بخواه من پیغمبری خواه لوي كسك ناحزي خواه و پیغمبری منو توي بناوي قوميتا خوشويستي او لدلي منو تو جيقي بوتوا كل او دل خواي پروردگار لي اقرره کە خۆشەویستی خوا و خۆشەویستی دوژمنی خوای تێدا جێگە بێتەوە ناوەڵڵا ئەو بەهەشتانە وها هەرزان نین ئەلا ئینە سیرعەت الله غالیە ئەلا ئینە سیرعەت الله الجەنە ئەو بەهەشتەی خوای پەروەردەگارەوەی کە خوا ئیفرۆشێ گران بەهایە ئەو شتەی کە خوا ئیفرۆشێ بهشتكانا والله ليت قبولناك لخوتي بين فروشي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة فرشي والجنة كتب أداء خوت ثروة سامان مال من دارك كيف قربان أو كاتدت قبولك